ئیدارەی نینەوە پلان بۆ نۆژانکردنەوەی ناوچە مێژووی و گەشتیاریەکان دادەنێ. زانکۆی مووسڵ و بەڕێوەبەرایەتی گەشت و گوزار لەگەڵ ڕێکخراوە ناوخۆی و بیانیەکان و کۆمپانیا گەشتیاریەکان کۆبوونەوە بە مەبەستی دانانی پلانێک بۆ چۆنیەتی نۆژانکردنەوەی ناوچە گەشتیاریەکان و شوێنە مێژوویەکانی شاری مووسڵ. سەرۆکی زانکۆی مووسڵ دەڵێت مووسڵ بەراورد بە پارێزگایەکانی تری عێراق زۆرترین ناوچەی مێژووی و گەشتیاری هەیە، ناکرێت شوێنەکان هەروە بە وێرانی بمێنێتەوە. قطاع السياحة يطلق عليه النهر من ذهب. کەرتی گەشتیاری وەکو ڕووبارێکی پڕزێر وایە ئەگەر بزانی بەکاری بهێنی. پارێزگایەکەمان چەندین شوێنی گەشتیاری و مێژوویی گرنگی هەیە، بەڵام بەداخەوە ئێستا هەمووی وێران بوونە. ئەمڕۆ گفتوگۆیەکی زانستیمان ئەنجامدا سەبارەت بە چۆنیەتی نۆژەنکردنەوەی ناوچە گەشتیاریەکانی شارەکەمان. هەموو لایەک هاوڕا بووین لەسەر ئەوەی کە ناکرێت چیتر ئەم ناوچە گەشتیاریانە هەروە بە وێرانی بمێننەوە. پێویستە هەنگاوی خێراتر بنرێ بۆ نۆژەنکردنەوەیان. بەپێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری نینەوە لە دوای ساڵی 2003 تا پێشداگیرکردنی مووسڵ لەلایەن تیرۆریستانی داعش ساڵانە سەروی 100,000 گەشتیار سەردانی مەزارگای نەبی یونس و ناوچە گەشتیاری و مێژوویەکانی شاری مووسڵیان دەکرد. وهنالك مجموعة من الرؤى والأفكار التي هەموو لایەنە بەشداربووەکانی کۆبوونەوەکە ڕاوبۆچوونیان خستە ڕوو. هاوڕا بووین لەسەر ئەوەی ناوچە گەشتیاری و مێژوویەکانی شارەکەمان بە هەمان شێوە و دیزاینی جاران نۆژەم بکرێتەوە. پێش وێرانبوونی ئەم ناوچە گەشتیاریانە ساڵانە سەدان هەزار گەشتیار سەردانی پارێزگایەکەمانیان دەکرد. لە شاری مووسڵ دایان شوێنی گەشتیاری و مێژووی و دەیان مزگەوت و مەزارگای پێغەمبەران هەیە. تیرۆریستانی داعش لە کاتی حکومڕانیان لەم شارە بەشێکیان تەقاندەوە و بەشەکەی تریش لە جەنگی ئازادکردنەوەی مووسڵ وێران بوون. السياحة في محافظة نينوى سياحة کەرتی گەشتیاری جگەلەوەی دەبێتە هۆی بژانەوەی ئابووری پارێزگایەکەمان، هۆکارێکی باشیشە بۆ ڕەخساندنی هەزاران هەلیکار بۆ گەنجانی شارەکەمان، بە تایبەت لە ئێستادا کە زۆربەی گەنجەکانمان بێکارن. زیاتر لە 4 ساڵە مووسڵ ئازاد کراوتەوە. تا ئێستا هیچ ناوچەیەکی گەشتیاری یاخۆت مێژووی ئەو شوێنانەی کە گەشتیاران سەردانیان دەکرد لە شاری مووسڵ نۆژەن نەکراوتەوە. گەیلان بۆتانی کورسات نیوز مووسڵ.